کشانەوەی گۆڕان لە حکوومەت بەتاڵ دەرچوو. بەشێکیەوانەشی کشانەوە بە بێدەنگی گەڕانەوە سەرکارەکانی خۆیان. بزوتنەوەی گۆڕان پێش هەڵبژارنەکان ڕایگەیان کە بڕیاری کشانەوەیان لە حکوومەت داوە. ئەو کات هەرچەندە بەرپرسە حکوومیەکان و وەزیرەکانیان ڕایانگەیان پابندی کشانەوەن، بەڵام وەزیری ئاوەدانکردنەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەست و ڕایگەیاند کە ناکشێنەوە لە حکوومەت. ئێستا کە هەڵبژاردن تەواو بووە، بابەتەکە بێدەنگی لێکرا. گۆڕان نەخۆی و نەمیدیاکەی هیچ ناڵن لەسەر کشانەوەیان لە حکوومەت. بەپێی زانیاریەکانی تیوارە و کەسانەشی لا بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەری ناحیەکان بڕیاری کشانەوەیاندا بوو، زۆربەیان گەڕاونەتەوە سەرکارەکانی خۆیان. هەرچی وەزیرەکانی حکوومەتیشا تا ئەم خولەکە سەرقاڵی کارکردن و داوامی خۆیانن. تا دوێنێش وەزیری دارایی لە وەزارەت واژۆی لەسەر دەرکردنی بڕیارەکانی حکوومەت کردووە و هەردوێنێ ئاوات شێخ بڕیارێکی لەسەر هەژماری من دەرکردووە و واژۆشی کردووە. بەپێی زانیاریەکان گۆڕان نزیکەی 150 پۆستی لە ئاستی وەزیر تا بریکاری وەزیر، بەڕێوەبەری ناحیە، قایم مەقام، پارێزگار و جێگری پارێزگار و بەڕێوەبەری فەرمانگاکان هەیە. سەرچاوێکی نزیک لە گۆڕان ڕایگەیان هەموو ئاماژەکان بەو جۆرن کە پێکهێنانی حکوومەت لا نیکەم نزیکەی ساڵێکی پێدەچێت. بۆیە کشانەوە لە حکوومەت بڕیارێکی هەڵە بووە و هیچ کاریگەریەکی نییە. بۆیە ئەو کەسانەی لە حکوومەت پۆست و بەرپرساریەتیان هەیە وەک خۆی دەمێنێتەوە.